بەڕێز ئەو ئامارەی ئێستا ڕایەگەێنین ئاماری ئەو کرێکارانن کە لە 1/1/2024 تا ئەمڕۆ 28/4/2024 لە کوردستان گیانیان لەدەستداوە. کۆی گشتی گیان لەدەستدانی کرێکاران لە کوردستانی عێراق 20 قوربانی بووە، 19 لەوانە لە هەرێمی کوردستان بوون. بەم شێوەی لای خوارەوە بەسەر شارەکانە دابەشە بێت. لە پارێزگای سلێمانی 8 قوربانی هەبووە، لە پارێزگای هەولێر 9 قوربانی، لە پارێزگای دوهۆک 2 قوربانی، لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان 1 قوربانی، واتە یەک قوربانی لە قوربانیەکان لە ناوچە کێشە لەسەرەکان بۆ 19 لە هەرێمی کوردستانە. جێگای وەبیرێنانەوەیە کە ڕای بگەێنین ساڵی پار لە 2023دا بە کۆی گشتی لە کوردستان 73 کرێکار بەهۆی ڕووداوەکانی شوێنی کارەوە گیانیان لەدەستداوە. گرنگترینە و هۆکارانە یان زۆرترینە و هۆکارانەی کە هۆکاری گیان لەدەستدانی کرێکاران بوون بریتی بوون لەمانە 7 کرێکار بە کارەباگرتن گیانیان لەدەستداوە، داڕەمان 1 کرێکار، کەوتنە خوارەوە 5 کرێکار، بوون بەژێر مەکاین و ئامێرەکانەوە لە شوێنی کارەکانیانە 6 کرێکار، خوێنبەربوون 1 کرێکار. ئەمە ئاماری بڵاوکراوەی دەنگی کرێکارە کە ئەمڕۆ لێرە وە کۆمیتەی یەکی یار لێرە ڕایەگەێنین بۆ زانیاری زیاتر لەسەر ئەمە ئامارانە وردەکاریەکانیان لەسەر سایتی دەنگی کرێکار بەشی ئاماری قوربانیانی کار ئەتوانن لەوێ زانیاری زیاتریش بەدەست بخەن. کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و فەرمانبەران و کاسبکاران و خانە نیشتیان، مامۆستایان و خەڵکی ئازادیخواز، بە بۆنەی یەکی ئایار ڕۆژی جیهانی چینی کرێکار کە ڕۆژێکی مێژووی و ڕۆژی هاوخەباتی و هاوپشتیکردنی یەکتریە، کۆمیتەی یەکی ئایار بۆ خستنە ڕووی داخوازی و داواکاری ڕەواکانی کرێکاران و سەرجەم چین و توێژەکانی کوردستان ڕێپێوانێکی جەماوەری ساز دەدا بۆ خستنە ڕووی مافەکان و فشار بۆ سەر حکوومەتی هەرێم بۆ جێبەجێکردنی خواستە بەرحەقەکانی کرێکاران و موچەخۆران، داواکاری بەشداری و پەیوەست بن بە ڕێپێوانەکەوە. هێزی ناڕزایەتی خۆتان بێنە مەیدان بۆ بەدیهێنانی مافەکانیان. هاوبەشیکردن و هاوکاریکردنی نێوان کرێکاران و موچەخۆران و مامۆستایان، خانەنیشینان و خەڵکی ئازادیخوازی سەنگی مەحەکە بۆ چوونە پێشەوەی خەباتی جەماوەری لە بەدیهێنانی داخوازەکان. ڕۆژی چوارشەممە یەکی ئایار کاتژمێر 4 پاش نیوەڕۆ لە باخی گشتیەوە ڕێپێوان دەست پێ دەکا بە شەقامی مەولەویدا تاکو و بەردەم کاسۆمۆڵ لەوێ مەراسیل ساز دەدرێت و ئامادەبوونتان هاوخەباتیە بۆ بەدیهێنانی مافەکانمان. کۆمیتەی یەکی ئایار 2024 ڕۆژ بە ڕۆژ هەر ئاماری نوێ دێت و هەر ئامار دێت و ژنان تووشی گرفت دەبن. بەڕاستی گەرێمە باسکەین خۆ هەرچەند نێرینەش تووشی گرفت دەبێ، بەڵام هێندەی ژنان کە تووشی گرفتی کرێکاری و دەبن و لەسەر کاریان تونند و تیژیان بەرامبەر دەکرێت، جاری وایە تەحەڕوشیان پێ دەکرێت. ئەمانە هەمووی بۆ خۆی گرفتەکە لە نێو ژنان بە تایبەتی سەر هەڵدەدا. هەڵبەت ئامارەکان ئەو ڕاستێمان پێ دەڵێن کە بەڵێ ژنان قوربانیەکی گەورەی هەموو کایەکانی ژیانن. ئەگەر کرێکارە، ئەگەر لە دام و دەستگایەکی حکومیدا کار دەکا، هەمیشە چکە تۆ ئەگەر لەگەڵ میریشە کار بکەی هەر کرێکارە، لەبەرەوەی تۆ کرێیەکی ڕۆژانەی خۆت وەردەگری. ئەمەش هەمووی گرفتی زۆر لەسرە بەوەی کە بەڕاستەکەی کە گرفتی سەرەکی هەموو ژنانە. هەمیشە ژن لە کایەکانی کارکردندا ئەگەر کرێکارە، ئەگەر هەر شتێکە، هەر پلەپۆستێکی هەیە، هەمیشە پلە دوو سیر دەکرێت. ئەمە بۆ خۆی کاردانەوەی خراپ دروست دەکات و توندیچیژی زۆر خراپ ڕوبەڕووی کرێکارانی ژن دەبێتەوە. بە حکمی کارکردنم هەتا ئێستا نەمبیستۆ هیچ مافێک هەبێت تایبەت بە کرێکارانی ژن. دەخوازم کە بڵێن بڕگەیەک هەبێ و دیاری کرابێت و بەڵام نەگەیشتێتە گوێ من. ئەگەر هاوڕیان باشتر بزانن خۆشحاڵم بەوەی کەم نیشارەزایەکم لەسەری هەبێت. پەیامی من ئەوەیە داوا لە هەموو ژنان دەکەم، ئەو ژنانەی کە خۆیان بە
قوربانی و بەوە دەزانن کە غەدرێکی گەوریان بەرامبەر دەکرێت لە ڕۆژیەکی ئایارە هاودەنگی ئێمە بن و بێنە سەر شەقام و بۆ ئەوەی دەنگمان بگاتە لایەنی پەیوەندیتان تا ئێستا هیچ کارێک نەکراوە هیچ بڕارێکی ئەو تۆ نەیراوە کە تایبەت بکرێ بە ژنن بەڵکو بە هەردوو ڕەگەز ئەو بڕیارە دراوەکە دەکرێت گەر کرێکارێک لە شوێنێکە تووشی کێشەیەک ببێ ئێمە وەکو کۆمیتەکە هەستیم بەکارە یاسایەتی خۆمان و ئیشی لەسەرکەین. ئامارەکان دەستەوە بوو